زۆر لە ڕۆژئاواییەکان بەهۆی کتێبە گۆڕدراوەکانی خۆیانەوە لە خوا و لە دین سڵەمیونەوە. هەندێکیان هەن دەڵێن خوا ناسین، بەڵام بڕوامان بە دین نییە، بچکە ئەو دینەی ئەوان دینێکە تێک دراوە، شێوێنراوە، پێچەوانەی عەقڵ و مەنتیقە، پێچەوانەی زانستە. تاکە کتێبێکی خوا سبحانه وتعالى لە بەردەستی بەشەردا مابێ بە سەلامەتی قورئانە. بۆچی؟ خوای پەروەردگار کتێبەکانی دیکەی بۆ پێغەمبەران ناردوون و پێغەمبەرانیشی عەلەیهیم السەڵات وسەلام هەر کامێکیان بۆ گەل و کۆمەڵگایەکی دیاریکراوی ناردوون، بۆ شوێنێکی جوگرافی دیاریکراو، بۆ کات و قۆناغێکی دیاریکراو. بۆیە کتێبەکەش کە بۆ ئەو پێغەمبەرەی ناردووە، بەرنامەکەش کە بۆ ئەو پێغەمبەرەی ناردووە، لەقەدەر ئەو خەڵکە بووە و ئەو قۆناغە بووە و هەلو مەرج و ژینگەیە بووە. بەڵام خوا قورئانی ناردووە بە پێغەمبەری کۆتاییدا صلی الله علیه وسلم بۆ هەموو مرۆڤایەتی. بۆیە بۆ خۆی پاراستوویەتی. تاکە کتێبێک لە بەردەستی مرۆڤایەتیدا مابێ، مرۆڤایەتی لێی دڵنیا بێ کە ئەو فەرمایشتی خوایە، تەنیا قورئانە. ئەو برای خۆتان 43 ساڵە قورئانم لەبەرە، لە ساڵی 80ەوە کە ئەو کاتە پۆلی 6 ئامادەیی بوو. هەموو کتێب و بەرهەمەکانم لەبەر ڕۆشنایی قورئاندا نووسیون. ئەگەر ئینسان وەکو دوایی باز دەکەم پابەند بێ بە قورئانەوە، براو خوشکەکانم، ڕێک و ڕاست دەبێ، بە ئەندازەوی لەگەڵ قورئاندا ڕاست دەکا، ڕێک و ڕاست دەبێ، ساغ دەبێ، دڵسۆز دەبێ، عەقڵ و دڵی گەورە دەبێ، ئەخلاقی بەرز دەبێ. ئەم قورئانە بۆی خوا دایبەساندووە. خوای پەروەردگار پێناسەی کردو دەفەرمی ئین هذا القورئان یهدی للتی هی ئەقوەم. ئەم قورئانە خەڵک ڕێنمایی دەکا بەرەو ژیانێک کە ڕاستترە، چاکترە، تەواوترە لە هەموو ڕوویەکەوە، چ لە ڕووی فیکری و بوون ناسیەوە، لە ڕووی ئیمان و عەقیدەوە، لە ڕووی پەرستشەوە، لە ڕووی باری کەسێتیەوە، لە ڕووی ڕەوشت و ئاکارە و لە ڕووی ئەدەبە کۆمەڵایەتیەکان و لە ڕووی ئیدارەدانی دەوڵەت و کۆمەلگاوە. لە هەموو ڕووەکانەوە قورئان بەرەو باشترین و ڕاستترین و چاکترین خەڵک ڕێنمایی دەکا. هەروەها قورئان وەکو خوا دەفەرمێت إن هو إلا ذكر للعالمين لمن شاء منكم أن يستقيم. ئەم قورئانە بیرخەرەوەی بۆ هەموو جیهانیان، نەبوو کورد بەتەنیا هاتووە، نەبوو عەرەب بەتەنیا، نەبوو فارس و نەبوو تورک و نەبوو، بەڵکو بۆ هەموو مرۆڤایەتی هاتووە، بەڵکو بۆ مرۆڤایەتی و بۆ جنیش هاتووە. بۆچێ؟ لمن شاء منكم أن يستقيم، بۆ هەر کام لە ئێوە بێوێ ڕاست بێ. قورئان بۆ ڕاستان هاتووە، قورئان بۆ کەسانێک هاتووە کە بیانوێ ژانێکی ڕاست و ساغ و کەسایەتێکی ڕاست و ساغیان هەبێ.